ناوچالا کەوان هاوڕێیان هیواداری هەمووتان لە ڕۆژی پێنج دو سال 24 کە دەکاتە ڕۆژی یەکشەمە هەمووتان ئامادە بن لەم شوێنە یادێک دەکەینەوە لە شەهیدی قەڵەم و لە دوو ڕێگاوە بۆ ڕێگایەکیان لێرێ و ڕێگایەکشان هەلەوە دێت. سڵاو هاوڕێیانی خۆشەویست، هیوادارین هەموو لایەک ئامادە بێن لەو ڕۆژەی لە ڕۆژی پێنج بۆ یادکردنەوەی شەهید سەردەش عوسمان. هاتوتان وای سەربەزیمانە بۆ هەموو لایەک هیوادارم سوپاسی هەموو لایەکە بۆ کۆبوونەوە لێرە و بۆ یادی شەهید سەردەش عوسمان. هیوادارین لەو پۆسکۆدا هەمومان ئامادە بین جیتری 6AX ساعتی 1:30 دوای نیوەڕۆ. هەر هەموو هاوڕێیان هەمومان هەموو چالاگوانەکان لێرەکانە ئامادە بین یادێک لە شەهیدی قەڵەم کە هەر کەسێکمان هەست بۆ بەرپرسیارێت